سڵاوی خۆی گەورەتان لێبێ هاوڵاتیانی ئازیز، من دکتۆرە ڕۆژگار پسپۆری نەخۆشیەکانی شێرپەنجە لە تاوەری تەندروستی سمارت خۆم بە خۆشحاڵ ئەزانم بەشدارم لە بەرنامەی پزیشکی تۆم لێم بپرسا بە وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە ئێوەی ئازیز ئاراستەی ئێمەتان کردبوو لە ڕێی پیج و سۆشیال میدیای تاوەری تەندروستی سمارتەوە. بەو هیوایان بە وەڵامەکانمان بتوانین سوود بە ئێوەی ئازیز بگەێنین. سەرەتا پێشەوەی بچینە لای وەڵامدانەوەی پرسیارەکان، ئەمێ بە شێوەیەکی پوخت یاخود بە شێوەیەکی کورت پێناسەی شێرپەنجە بکەین. شێرپەنجە چییە؟ شێرپەنجە بریتیە لە دابەشبوونێکی خێرای خانەکانی لەشک، واتە بە چەند پرۆسێسێکە ئەڕوا بە بەخانەیەکی شێرپەنجەی. خانی شێرپەنجەیی لە بارودۆخی ناهەمواریشە ئەتوانێت بەردەوام بێ لە دابەشبوون. بنسبەت شێوەکانی شێرپەنجەوە یاخود بڵین ئەنواعی شێرپەنجە و ئەنواعی زۆرن و نیشانەشی زۆرن، هۆکاریشی زۆرن، بەڵام ئەم شتانی باسم کرد بە چارەسەرەوە بە هۆکارەوە هەمووی ئەگۆڕێ بەپێی ئەوەی چه ئەندامێکی لە شەکە توش بووە و لە چ لە مەرحەلەیەکی نەخۆشیەکەیە. بە شێوەیەکی گشتی سەرەتا چینە لای پرسیارەکان. هاوڵاتێکی ئازیز پرسیاری کردووە، نووسیوێتی بە یارمەتیت هەروەک چۆن مرۆڤ تووشی شێرپەنجەی مەمک دەبێت، ئایا ئاژەڵیش توش دەبێت؟ ئەگەر توش دەبێت چۆن بزانین توش بووە؟ نیشانەکانی چین؟ ئەی خواردنی ئەو ئاژەڵە زەرەر بە مرۆڤ دەگەێنێ؟ بەڕێز بەس تەنها توانم یەک وەڵامی ئەو پرسیارت بەمەوە، ئەوش ئەوەیە بەڵێ ئاژەڵیش احتیمالی هەیە تووشی شێرپەنجە ببێ، بەڵام درێژەی بابەتەکە ئەوە ڕەبتی هەیە بە پسپۆری پزیشکانی ڤێتنەریەوە، ئەوان لەو بابەتانە ئەکید معلوماتی زیاتریان لایە لە ئێمە. هاوڵاتێکی تر سوالی کردووە، نووسیوێتی سڵاو دکتۆرە، ناوی ئەو پشکینانم پێ بڵێ کە پێویستە بیکەم بۆ ئەوەی بزانم تووشی شێرپەنجە نەبووم و ساڵی چەند جار بیکەم بێ زەحمەت، ناوی هەموویم ئەوێ بۆ ئەوەی دڵنیا بم. بەڕێز جان، ئەو سوالی جەنابەت کردوتە سوالێکە لە جێی خۆیەتی، بەڵام ئەو بابەتە تۆزێ وردەکاریە، چونکە بەپێی چەند شتێک ئەو نەوعەتی ئەو پشکنینانە ئەگۆڕێ بۆ ئەوەی یەکێک دەستنیشان کرێ بە شێرپەنجە پێش ئەوەی نیشانەکانی دەرکەوێت. ئەوانە ئەگۆڕێ بەپێی ئەوەی تەمەنی نەخۆشەکە، ئایا لە چێ ڕەگەزێکە، ئایا لە ئایلەکە هیچ کەسێک تووشی نەخۆشی شێرپەنجە بووە و نەوعەتی شێرپەنجەکە چییە، و ئایا تۆ هیچ نەخۆشیێکی ترت هەبووە لەوە پێش کە تۆ معەڕەز بکە زیاتر بۆ ئەوی تووشی شێرپەنجە ببی. لەبەر ئەوە ینی شتێکی سابت نییە من بە جەنابەت بڵێم ئەم فەحسا یاخود ئەم پشکنینە ئەکرێ کەسێک دەستنیشان بکە بە شێرپەنجە پێش ئەوەی تووشی نیشانەکان ببێت. لەبەرەوە ئەوە وردەکاریە وەکو باسم کرد بەپێی ئەو خاڵانەی باسمان کرد ئەگۆڕێ نەوعەتی پشکنینەکان. چارەخوازێکی تریش سوالی کردووە، نووسیوێتی نیشانەکانی شێرپەنجەی خوێن چییە؟ نیشانەکانی شێرپەنجەی خوێن بە شێوەیەکی گشتی زۆرن، بەڵام زۆربەی ئەو نیشانانی کەوا لە کەسەکە بچێتە لای پزیشک چین، نەخۆشەکە زیاتر هەست بە بێهێزیەکە، هەست بە هیلاکێکی زۆر ئەکا، یاخود احتیمالی خوێنبەربوونی هەبێ، چ لە ڕێیلوتەوە بێ یاخود لەوانەیە لە ڕێی میزەوە بێ، و یاخود پێستەکەی پەڵەی شینی بچووکی لەسەر دەرەکەوێت، یاخود لەرزوتایەکی زۆر و وەزن دابەزین بێ ئەوەی نەخۆشەکە خۆی لە هیچ ڕێجیمێکا بێ. بە زۆری بە شێوەیەکی گشتی ئەوە نیشانەکانی شێرپەنجەی خوێنن. بەڕێزێکی تر پرسیاری کردووە، نووسیوێتی شێرپەنجەی مەمک ئەگەر تا 2 ساڵ و نیو سەری هەڵنەدایەوە تا چەند ئەگەری دووبارە سەر هەڵدانەوەی هەیە دوای ئەم ماوەیە؟ بەڕێزم، شێرپەنجەی مەمک تقریبن ئێمە تا 5 ساڵ لەژێ متابعەیەکی مکەسەفا دایانین، بەڵام لە زۆربەی حاڵەتەکانە گەڕانەوەی شێرپەنجەی مەمک لە 2 ساڵی یەکەمایە، بەڵام دوای 2 ساڵی یەکەمیش نیشانەی ئەوە نیە ئەم شێرپەنجە ناگەڕێتەوە. احتیمالێکی زۆر هەیە، بەڵام ئەچیت احتیمالێتیەکە لە دوای 2 ساڵ کەمترە وەکلەوەی یەکێکە تا 2 ساڵ ترسەکەمان زۆرترە، واتە ترسەکە کەمە، بەڵام هێشتا هەر هەیە بۆ دووبارەبوونەوەی شێرپەنجەکەت دوای 2 ساڵ. بەڕێزێکی تر پرسیاری کردووە، نووسیوێتی سەلام عەلەیکوم، چ خواردنێک خراپە بۆ شێرپەنجەی پرۆستات؟ بەڕێز، بەنسبەت ئەو سوالەی جەنابەت کردوتە شێرپەنجەی پرۆستات ئەگەر باسی بکەین تەمان ئەگۆڕێ بەپێی ئەوەی چ مەرحەلەیەکە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو خواردنانەی کە دانراون و ئەکا یەکێک تەشخیص کرابێ بە شێرپەنجەی پرۆستات، بەڵام احتیمالیە نەخۆشیەکەی بەرەو زیادبوون بچوو بێ، نەک ئەوەی یەکێک وا بکات تووشی شێرپەنجە ببێ، بەڵکو یەکێک تەشخیص کراوە بە شێرپەنجەی پرۆستات. بە زۆری ئەوەی کە باسە کرێ لە داتاکانە لە کتێبەکانە ئەوانن کە گۆشتی سوور بە عام گۆشتە لە قوتونراوەکان یاخود چەوریە تێرەکان، ئەمانە بۆ ئەو کەسانی شێرپەنجەی پرۆستاتیان هەیە وا باشە دوور بکەونە لێی، و لە بەرامبەریشە خواردنی سەوزە و میوە فرێشەکان بە تایبەتی سەوزە گەڵاپانەکان ئەکید ئیسفادەی هەیە بۆ ئەو کەسانە ترسی زیادبوونی نەخۆشیەکان ئەکید کەمتر ئەکاتەوە.
چارەخوازێکی تر پرسیارێکی کردووە نووسیوێتی سڵاو دکتۆر ئەگەر شێرپەنجە خوارد دەرەجە یەک بێ دەرهێنرابێ ئەگەری دروستبوونەوەی هەیە بۆ جارێکی کە بەنسبەت ئەو پرسیاری ئەم بەڕێزە کردوێتی بەڵێ چیت شێرپەنجە ترسی گەڕانەوە هەر هەیە وەکو چۆن هەر کەسێک ئەگەر شێرپەنجەشی نەبێ لە مەترسیە بۆ ئەوی تووشی شێرپەنجە بێت بەڵێ شێرپەنجەی خوا دەرەجەیەکیش ترسی گەڕانەوەی هەیە بەڵام ترسەکە زۆر کەمترە لەوەی یەکێک ئەگەر شێرپەنجەی هەبێ بە دەرەجە یەک یاخود دەرەجە دوو یاخود دەرەجە سێ ئەگەر نەشتەرگەری بۆ کرابێ و نەخۆشەکەی هەڵگیرابێ ئەکی ترسی ئەو کەسانە زۆرترە لەوەی کە کەسێک شێرپەنجەی پێش دەرەجەیەکی هەبێ بەڵام هەر لەژێر خوتوڕایە بەڵام ئەلحەمدوللا مەترسیەکە کەمترە لەوەی ئەگەر لە مەرحەلەیەکی پێشکەوتووترابێ. هاوڵاتیەکی تر پرسیاری کردووە نووسیوێتی زۆر ئاڕاقکردنەوە و زۆر گەرمی لەش پەیوەندی بە چێ نەخۆشیەکەوە هەیە. بەڕێز ئەو نیشانەی جەنابەت باست کردووە تقریبان بڵێم نیشانەیەکی گشتیە واتە ئەکرێ زۆر نەخۆشی بەو نیشانانە دەرکەوێ بەڵام ئەوە لە حاڵەتەکانە زۆر ئەگۆڕێ ئایا تەمەنی کەسەکە ئەو نەخۆشە درێژخانانەی هەیەی یانەتی زائیدەن وەکووتم چونکە ئەمە نیشانەیەکی گشتیە ئەکرێ پزیشکێکی پسپۆر بیبینێ هەندێ تشخیصی بیدایەتی یاخود هەندێک پشکنینی بۆ ئەکا هەتا بزانێ ئەم نوع تشخیصە یاخود ئەم نوع نیشانەیە بەرەوکان تشخیصە ئەڕوا چونکە ئەو نیشانانە تۆزێ نیشانەیەکی گشتگیرن لەبەر ئەوەوە باشترە پزیشکێکی پسپۆر بتبینێ و پشکنینت بۆ جەنابەت بکە. هاوڵاتیەکی تر پرسیاری کردووە نووسیوێتی دەستان خۆش بێ وەک دەبینین ڕێژەی شێرپەنجە بەڕادەیەکی زۆر زیاتی کردووە هۆکاری ئەم ڕێژە زۆرە چییە؟ بەداخەوە بەڵێ قسەکەی جەنابەت ڕاستە شێرپەنجە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە ینی ڕاستە ئێمە داتایەکی خۆمانمان نییە من پێت بڵێم ڕێژەکەمان ئاو هەیە بەڵام ئەوەی کە ڕۆژانە ئەیبینین خۆمان بەڵێ تەشخیص زۆر بووە هۆکارەکان زۆرن بەڵام ینی لە هۆکارە هەرە باوەکان ئەوەن ئەگەر بڵێم ئێستا دەستنیشانکردن زۆر بووە یعنی احتیمالی هەیە لە کۆنا یەکێک تووشی شێرپەنجە بوو بێ یاخود بە شێرپەنجە مردبێ تەشخیص نەکرابێت چونکە وەسیلەکەم بووە ئێستا وەسیلەی دەستنیشانکردن زۆرترە لەوانەیە ئەوە یەکێک بە لە سەبەبەکان دوو هۆکاری بۆ ماوەی ئەوانەی کە لە خێزانەکانیانە چەند کەسێک تووشی شێرپەنجە ئەبن ئەچیت مەترسیان زۆرترە لەوانەی کە کەس لە خێزانەکانیانە توژنە بۆەوە زائیدەن هۆکارە ژینگەیەکان کە بۆ هۆی خراپی بیئەوە خراپی کەش و هەوا وەزنی زۆر و وەرزش نەکردن خواردنی ناتەندروست خواردنی جگەرە کێشان و کوحول وەزن زۆری ئەمانە هەمووی لەو مەترسیانن کە یەکێکن لە سەبەبەکان وای کردووە ڕێژەی شێرپەنجە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە. بەڕێزێکی تر پرسیاری کردووە نووسیوێتی ئایا بورجی مۆبایل و هاوشێوەکانی لە سەربانی ماڵەکانمان یان حەوشەکانمان تا چەند زیانی هەیە؟ بەڕێز ئەو سوالی جەنابەت کردوتە بڵێ لە هەندێک داتا هەیە بەڵام داتاکان زۆر وەکو چۆن بڵێ مەزبوط نین بەڵام ئەڵێ احتیمالی هەیە ئەو تیشکەی کە لە مۆبایلەوە دەرئەچێ وزەی کەمە یعنی ناتوانێت خانەی DNA لە شتێک بە هەرچەند داتای گەورە لە چەند ساڵی داهاتووە لەو مەجالە ئەکیدم کە ئەعلانەکرێ بەڵام ئەو داتانەی کە تا هەستا هەیە احتیمالێتیەکی هەیە تۆزێ ترسی هەندێ نەوعی شێرپەنجەی مێشک یاخو شێرپەنجەی سەر زیاد بکە بەڵام وەکو وتم داتاکان زۆر نین ئەوەی کە هەیە چەند داتایەکی کە من لەبەرەوەی ئەو وزەی لە تیشکی مۆبایلەکانمانەوە دەرەچێ وەزەیەکی زۆر بەقوت نییە بەڵام هێشتا هەر ترسی هەیە لەبەرەوەی داتا هەیە ڕاستە داتاکە کەمە بەڵام تۆزێ ترسمان بۆ شێرپەنجەی سەر زیاد دەکات. چارەخوازێکی تر پرسیاری کردووە نووسیوێتی سڵاو دکتۆر نەخۆشی شێرپەنجە چی بخوا باشە؟ بەنسبەت ئەو پرسیاری ئەم هاوڵاتیە عزیزە کردوێتی بە شێوەیەکی گشتی بڵێم شێرپەنجە شتێک نییە من بڵێم ئەو شتە بخوا باشە یان ئەو شتە ئەبێ لێی دوورکەیتەوە خراپە بەڵام بە شێوەیەکی گشتی طبعا ئەگەر یەکێک بە تایبەتی فەرقەکە بەپێی تەمەنی نەخۆشەکە وەزنی نەخۆشەکە ئەو نەخۆشە درێژخایانانەی کە هەیەی مەسەرەن یەکێک نەخۆشی شەکرەی هەیە نەخۆشی زەختی هەیە نەخۆشی دڵی هەیە وەزنی زۆرە نەخۆشی ڕقبوونی دەمارەکانی هەیە و لەو لاشەو شێرپەنجەی هەیە ئەچید ئەبێ زۆر ئاگادارتر بێ لە یەکێک کە ئەم نەخۆشیانەی نییە لەبەرەوەی تا چەند کۆنتترۆلی ئەم نەوع نەخۆشە درێژخایانانە بکە ئەچید ئەوەنە باشترە بۆ نەخۆشی شێرپەنجەکەی و بۆ عیلاجەکانیش ئەچیدم چونکە تووشی هیچ مزعافاتێک تر نابێت کە وا بکە لە دکتۆرەکە نەتوانێنە عیلاجی شێرپەنجەکەی بەردەوام بێ
ئەوەی کە بە ئام باز ئەکرێت ئەکید گۆشتی سوورەکە سا زۆر باز ئەکرێت من ناڵێم یعنی مەمنوع ئەو ئەوانە بەڵام ئەکید بەپێی ئەو حاڵەتی جەنابەت هەیەی چونکە ئەم پرسیارێکی گشتیە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە وەڵامەکان ئەگۆڕە یعنی منەگەر نەخۆشێک بێتە لام وەزنی زۆر بێ ئەو نەخۆشە درێژخانانەی هەبێ ئەچیت باسی نەوعەتە خواردنێکی لەگەڵەکەم لەگەڵ یەکێک بێتە لام وەزنێکی تەبیعی هەبێت تەمەنێکی کەمتری هەبێ ئەو نەخۆشە درێژخانانەی نەبێت لەبەر ئەوە تقریباً ئەو پرسیارە لەوانەیە بەپێی کەسەکان و بەپێی ئەو نەخۆشیانەی کە هیانە ئەگۆڕێت بۆ جوابانەوەی ئەو سوالە بەڕێزێکی کە پرسیاری کردو نووسێتی دەستان خۆش بێ سەرکەوتوو بن پرسیار چیز لە سنگ دەبێتە شەرپەنجە بەڕێزم چیسی مەمک ئەنواعی زۆرە بەپێی ئەوەی کە لە سۆنەر یاخود لە تیشکی مامۆگرافیا چۆن دەرکەوتووە شکلی کیسەکە چۆنە حەجمی چۆنە چەند وەختە ئەم کیسە بوونی هەیە ئەگەڕێنەوە سەر ئەوەی لە ئایلەکەتانە هیچ کەسێک نەخۆشی شێرپەنجەی هەبووە مێژووی خۆت چۆنە ئایا مناڵت هەیە شیرت داوە بە مناڵ ئەمە هەمووی وا ئەکا کە ئێمە بترسین لە نەوعەتێکی و بەعکسیشەوە نەوعەتێکی تر لە چیز بە حەمیدەدا بنین لەبەر ئەوە بەپێی ئەو پشکنینانەی کە جەنابەت کردوتە ترسەکە ئەگۆڕێ لەوەی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر کە ئایا چیسی لەوانەیە لێشێکە بترسین لەوەی ببێ بە شێرپەنجە لەوانەیە لە کەسێکی کەشە بە نەخۆشیێکی تەبیعی یاخود بە نەخۆشیێکی حەمیدە دای بنین. چارەخوازێکی تر سوالێکی کردو نووسیوێتی ئەگەر دکتۆر سەیرێکی ئەم زەرعام بۆ بکە مەمنونی ئەبم بەڕێز ئەم زەرعی کە بۆ ئێمەت ناردووە زەرعەکە وا دیارە لە کاتی ناوزۆرە لە میزەڵانی نەخۆشەکە وەرگیراوە بەپێی ئەو زەرعی کە لە بەردەست منایە نەخۆشەکە شێرپەنجەی میزەڵانی هەیە بەڵام الحەمدوللیلا نەوعەتی خانەکانی خانەیەکی هێواشی هەیە الحەمدوللیلا مەرحەلەیەکی پێشکەوتوونیە بەپێی ئەم زەرعە بەڵام ئەبێتۆ دکتۆرێکی پسپۆر بتبینێت چونکە هەندێک دەکاری هەیە بەپێی ئەو تیشکە سیتی سکان و ئەوانە حاڵەتەکان ئەگۆڕێ بەڵام بەگشتی جوابی زەرعەکە ئەمەیە. هاوڵاتێکی تر پرسیاری کە کردووە نووسیوێتی دەربارەی شێرپەنجەی مەمک پرسیارێکم هەیە زەحمەت نەبێت دەتوانن جوابم بنەوە من لە یەکی 6 ئەمەلیاتیان بۆ کردووم پێش ئەمەلیاتەکەم وا دیارە چۆ بۆ خەستەخانەیەک دکتۆرەکەی لەوێ نەبووە و نووسیوێتی ئێستا لە نەخۆشخانەی هیوا کیمیایی وەردەگرم 3 دەرزیم وەرگرتووە 5 ماوە بەس هەموو ناودەمم دەبێت بە برین هێشتاوە هەست دەکەم لە قورقوراگەم گرەیەک هەیە سۆنەریشم کردووە هیچی تیان نییە جا نازانم هی دەرزیەکەیە یان نا بەڕێزم جەنابەت مادەم لەسەر دەرزی کیمیاییت ئەو نەخۆشانەی کە لەسەر کیمیایین ئەکید بە جەنابەت وتراوە پزیشکەکەی خۆت پێی وتووی ئێمە ترسمان هەیە دوای کیمیاییەکە مەناعە دابەزێ لەبەر ئەوە ناودەمت کە ئەبێ ببرین بۆ جەنابەت کە کیمیایی وەرگرتووە ئەچیت فەرقت هەیە لەگەڵ کەسێکی تراکە ئەو حاڵەتەی هەیە لەبەر ئەوە تۆ لەو کاتەیە کە ناودەمت برینارە ئەبێ پزیشکەکەی خۆت بتبینێت چونکە احتیمالی هەیە مەناعەت دابەزێ لەو کاتەیە ئەگە مەناعەت دابەزی بێ ئەبێ دەرزی مەناعە وەربگری بەپێی ئەوەی کە ئایا ئاعرازی ترت هەیە لەگەڵی مەسەلەن لەرزوتات هەیە یان نا ئایا ناودەم برینارەکەت چ دەرەجەیەکە چونکە ئەوە هەمووی ئەگۆڕێ ئەگە دەرەجەیەکی زۆر بێت تۆ نەتوانی خواردن قوتبەی احتیمالی پێویست بەوە کا لە خەستەخانەدا غەڵ بکرێ و دەرزی مەناعەت وەربگری ئەگە مەناعەت دابەزی بێ بەپێی پشکنینەکان و عیلاجی ئیلتیهابات وەربگری بەپێی حاڵەتەکان ئەگۆڕێ بەڵام بۆ ئەو حاڵەتی جەنابەت باسیەکەی بەڵێ ئەکرێ ڕووبە لە دوای دەرزی کیمیاییەکان ئێمە نەخۆشەکانمان ئاگادارەکەینەوە کە احتیمالی هەیە ناودەمەکەمان برینار بێ لەو کاتانەیە وا باشترە سەردانی خەستەخانە بکەیتەوە پشکنین بکەی و ئەچیت چارەسەرەکان بەپێی پشکنینەکان تەگۆڕێ کە ئایا تۆ مەناعەت تەبیعیە بەرگری لەشت دابەزیوە یاخود دانەبەزیوە وەکو ئەوەی کە نووسیتە کە وا هەستەکەم شتێک لە قورقوراگەما هەیە ئێمە وا هەستەکەن ئەوەی کە جەنابەت هەستی پێکەی احتیمالی هەیە ئیلتیهاباتێک بێ لە قورکتا جەنابەت وا هەست کە شتێک لە قورکتا هەیە ئەگەر ئەم حاڵەتت تێپەڕان واتە ئەم برینەی ناودەمەکەت باش بوو هەموو شتێک تەبیعی بووە تۆ هەر هەستی کرد شتێکی غەیرە تەبیعی لە قورکتا هەیە ئەکرێ بۆ ئەو کاتە ئەو کات دکتۆرەکەت ئەچیتم ئەدنێرە بۆ لای کە فەحست بۆ بکا بەوەی بزانین ئەو ئەحساسی خۆت هەستی پێکەی لە قورکتا شتێکی تەبیعیە یاخود نا. هاوڵاتیەکی تر پرسیاری کردو نووسیوێتی تکایە نەخۆشی کەمی پەڕەکانی خوێن لە مناڵدا چییە و چۆن چارە دەکرێت بەڕێزم بەداوی لێبوردنەوە ئەو پرسیاری جەنابەت کردوتە پەیوەندی بە پسپۆڕێتەکەی منەوە نییە بۆ ئەو حاڵەتەوە باشترە پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی مناڵان ینی نەخۆشی خوێنی مناڵان بیبینێت من ناتوانم هیچ معلوماتێکت بەمێ لەسەر ئەو حاڵەتە
کۆتا پرسیارمان هاوڵاتێکی ئازیزە پرسیاری کردووە چی باشە بۆ توش بوانی شێرپەنجەی مەمک و ئەگەر ماوەی 5 ساڵ سەر هەڵنەداتەوە ئەگەری سەر هەڵدانەوەی هەیە تقریبا ئەم پرسیارش وەکو ئەو پرسیاری ئەو هاوڵاتی ترا کە جوابمان نایەوە وتمان بەڵێ ترسی سەر هەڵدانەوەمان هەر هەیە بەڵام ئەوەی کە ئێمە زۆر حەزەری لێ ئەەکەین یاخود لەژێر متابعەیەکی بەردەوامە دایانین 5 ساڵ یەکەمی نەخۆشیەکەیە لە دوای 5 ساڵ ئەکرێ بەڵێ من نەخۆشم بینیەوە چەند ساڵانێکی زۆر دوای ئەوەی کە عیلاجەکانی تەواو بۆ چاک بۆتەوە نەخۆشیەکە سەری هەڵداوەتەوە بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەمتر ڕێژە زۆرەکە لە 2 ساڵ یەکەم 2 ساڵ یەکەم تێپەڕان دوایی هەتا پێنجەم لە دوای 5 ترسەکە زۆر کەمتر ئەبێتەوە بەڵام ترسەکە نابێت بە سفر بەڵێ ئەکرێ سەر هەڵداتەوە بەڵام الحەمدولillah ترسەکان زۆر کەمترن وەک لەوەی کە لە 2 ساڵی یەکەمە باسی بکەین سوالەکەی کەی یاخود بەشێکی تری ئەو سوالە نووسێتی چی باشە بۆ توشبوانی شێرپەنجەی مەمک چی باشە ئەچیت پاراستنی وەزنی خۆت چکە تا وەزن زیابێ مەشاکل دروست ئەکا کەواتە خواردنی تەندروست وەرزشکردنی گونجاو یاخود جوڵە پاراستنی وەزن و هەروەها خواردنە تەندروستەکان ئەکیت بۆ جەنابەت و ئەکا کە ئینشاءالله ترسی گەڕانەوەی نەخۆشەکەمان بۆ کەم بێتەوە ئەمە دوایین پرسیارمان بوو و داوای لەبوردن لەو هاوڵاتیانە ئەکەین کە نەمانتوانی بێ لەوانەیە بەهۆی کەمی وەختەوە وەڵامی پرسیارەکانیان بینەوە ئێوە دڵنیاکەینەوە کە ئەگەر هەر پرسیارێک یاخود سەرنجێکتان هەیە ئەتوانن لە ڕێی پیج و سوشیال میدیای تاوەری تەندروستی سمارتەوە ئاراستەی ئێمە بکەن و ئینشاءالله وەڵامەکان وەرەگرن و ئەوەی کە ئەمەوێ ئیزافەی بکەم بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە ئەمەوێ پێتان بڵێم شێرپەنجە وەکو هەموو نەخۆشیەکانی کە ئینشاءالله ئەمەلی چاکبوونەوە هەیە بە تایبەتی ئەگەر لە مەرحەلە بیدایەتەکانە تەشخیص کرابێ ئەبن بە نەخۆشیەکی چاکبووی شێرپەنجە وەکو ئەوەی کە ئێمە ڕۆژانە ئەیبینین الحەمدولillah چەندەها نەخۆشمان هەیە کە چاکبووی شێرپەنجەیە و ئێستا حیاتێکی طبیعی ئەژی بە تایبەتی ئەگەر ئێوە ئەو کەسانی کە تەشخیص دەکرێن یاخود دەستنیشان ئەکرێن کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە لە ڕووی دەرونیەوە تا چەند ئارام بن تا چەند سیقا بە نەوعەتی نەخۆشیەکە بۆ عیلاجانە بکەین کە وەریەگرین بڕواتان هەبێ ئەوەندە ئینشاءالله ئیسفادە لە عیلاجەکانەکەین و من ئەمەلم هەیە ئینشاءالله کە بە تایبەتی ئەگەر لە مەرحەلە بیدایەتەکان هەبێ ئەبن بە نەخۆشیێکی چاکبووی شێرپەنجە و ئەوانش ئێمە ئەیکەین ئینشاءالله ئەبنە وەسیلە شفای هەمووش لای خوای گەورەیە بەس ئەوانەی کە ئێمە ئەیکەین ئینشاءالله وەسیلەیە بۆ ئەوەی کە جەنابتان چاک ببنەوە بە هیوای سوود بۆ هەموو لایەک کاتێکی شاد بۆتان